مناڵە سووریەکان لە ئازاردانا و تیمەکانی فریاکەوتن هەوڵ دەدەن لە ئازارەکانیان کەم بکەنەوە. دیمەنەکانش بوونە مای بەرپاکردنی مەحکومکردنەکی جیهانی بە سەرۆک ترامپیشەوە. پێتان دەڵێم ئەو پەلامارە بۆ سەر مناڵەکان کاریگەریکی گەورەی کردە سرم. کاریگەریکی گەورە، ئەوە کارێکی زۆر ترسناک بوو. سەرۆک ترامپ کە لە تەنیشت شا عەبدوڵڵای ئۆردن قسەی دەکرد گوتی پەلامارەکە ئەوەندە درڕندانە بوو تێڕوانینی بەرامبەر بە سووریا گۆڕی. ئەمە زۆر شیانی هەیە و پێتان دەڵێم لە ڕاستیدا ئەوە ڕوویداوە کەوا هەڵوێستم بەرامبەر ئەسەد و سووریا زۆر گۆڕاوە. بەڵام مەبەستی ترامپ لەمەدا چییە؟ ئەوە ڕوو نییە. ترامپ دوودڵ بوو لە خۆتێوەردان لە شەڕێکی 6 ساڵە بۆ لابردنی بەشار ئەسەدی سەرۆکی سووریا. هەر هەفتەی ڕابردوو کاربەدەستانی بەڕێوەبەراتی ترامپ گوتیان لابردنی ئەسەد هیچی تر سیاسەتێکی ئەمریکانیە. ڕۆژی چوارشەمە لە کۆبنەوەیەکی تایبەتی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بە شێوازێکی جیاواز قسە کرا. کاتێک باڵیۆزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان نیکی هێلی وێنەی مناڵە کوژراوە سووریەکانی بەرز کردەوە ئاماژەیەکی بەوەدا کە ڕەنگە ئەمریکا یەکلایەنە هەنگاو بنێت. کاتێک نەتەوەی گرتوەکان بە بەردەوامی شکست دەهێنێت لە ئەنجامدانی ئەرکی پێکەوەیی ئەوە هەندێک کات ئەمریکا ناچار دەبێت هەر بەخۆی یەکلایەنە هەنگاو بنێت. بەڵام بڕیارەکەی رووسیا بۆ بەرگریکردن لە سووریای هەوپەیمانی لەوانەیە بژارەکانی ترامپ سنووردار بکات. هەروەها وتاری تون بە تەنیا ڕەوشەکە ناگۆڕێت. ئەمە بە پێی وتەی سام وایمان ئەفسەرێکی پێشووی CIA لە سووریا کەوا بە سکایپ قسەی بۆ کردین. ئەگەر بتەوێت جۆرە چارەسەریەک بۆ ئەو کێشەیە هەبێت ئەوە دەبێت هاوکێشەکە لە سووریا بگۆڕێت. ئەوەش مانای ئەوەیە دەبێت داعش یا ئەسەد ینی سەرهەڵدانەکە نەمێنێت یان ڕووسەکان یا ئێمە لەوێ دەربچین. دەبێت هەندێک گۆڕان لە هاوکێشەکە ڕوو بدات چونکە بەو شێوەیە کە ئێستا هەیە ڕەوشەکە چەقیوە. سەبارەت بە ترامپ ئەوەی دەربڕیوە کە میدیا لە هەنگاوی داهاتووی ئاگادار ناکاتەوە کە ڕۆژی چوارشەمە پرسیاری لێکرا چ وەڵامێکی بۆ پەلامارەکە دەبێت بە سادەیی گوتی دەبینن.